جا لە سەرەتای بەرنامەکەیە ئاماژەم پێەیە ڕاستە لەوەی هەنێک کەس هەبێت کە پەلەوەڕ بەخێو بکات بەڵام ئەوانەی کە جەگمەنن کەسانی کە هەیە کە بەخێوی ناکەن ئەنجا مەبەستەکەی منیش ئەم نەئامانە بوو کە ویستم پیشانی ئێوەیان بم جا ئێستا هاتم خواردنیان پێ بم تۆزە لێشیان نەترسم گازەگرن وەی فریا ناکەوم خۆشم ڕاکێشم لەگەڵیا ئاوا نابێ با جوان بۆیان دابنێم ئەمەش بۆ ئێوە دەی هاتن ئەوانەی تریشات وەرن 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 دەی بەخوا زۆر برسیانەوە بۆ ئەوە یەکێکیان هەر برد ئەنجا زۆر زۆر جوانن من زانیاریم لەسەری هەیە کە ئەڵێن نەعاما چاوی لە مێشکی گەورەترێکە اینجا هێلکەکەی بۆ ناڵێن ئەڵێن ئەوەنە خۆش و بەتامە زۆر لە سەوتیانە ترسم خۆشم ڕاکێشم لەگەڵیا برژانگیانەوە درێژ و جوانە تەسەوور ناکەن دەستم نایگاتێ ئەنجا لێرۆ چۆن بیان نەمێ باڵایان لە من بەرزترێ ئەمانە چی وەی ئێستا ئاوا نەعامەیەک وەریتەوانێ و گۆشتەکەی بخۆین و اینجا هێلکەی نەعاما ئەڵێن 25 هێلکەی مریشک یەکسانە بە یەک هێلکەی نەعاما یعنی ئەوەنە گەورەیە بۆ کوڵاندنیشی 2 سەعاتی پێویستە سەعات و نوێک بۆ 2 سەعاتی پێویستە تووڕابن لێم بۆستن